لەسەر بابەتی بڕیاری دادگای فیدراڵی لەسەر یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و کورسی پێکاتەکان من میوانێکم لەگەڵ ڕۆمیۆکاری سکرتێری گشتی پارتی بەیت نەهرین. کاک ڕۆمیۆم کاتت باش، جاری دوانزەمینە دادگای فیدراڵی لەسەر بابەتی کورسی پێکاتەکان لە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان کۆ بێتەوە. پێتان وایە دادگای فیدراڵی ئەمڕۆ ئەتوانێت بڕیاری کۆتایی لەسەر ئەم بابەتە بدات؟ بەڵێ سڵاو لە جەنابتان، سڵاو لە بینەرانی کوردستان 24. بەڵێ ئێمە هیوادارین ئەمڕۆ ئاخرین دانیشتن بێ بۆ بڕیاردان لەسەر ئەم کەیسە، چونکی خۆی لە خۆیدا با بڵێن دواخستن و تەجیلکردن هەموو جارێ بۆ هەفتەیەک بۆ چەند هەفتەیەک بۆ چەند ڕۆژێک ئەمە خۆی لە خۆیدا گومانێک لای ئێمە دروست دەکات وەکو نوێنەری پێکاتەکان کە لەوانەیە بڕیارەکە بڕیارێک نەبێت کە بە دڵی ئێمە بێت یاخود لە قازانجی پێکاتەکان بێیان لە بەو شێوە بێت کە ئێمە خواستومانەوە کو نوێنەری پێکاتەکان. هیوادارین ئەمڕۆ ئەو بڕیارە دەربچێ و بڕیارێک بێ کە لە بەرژەوەندی پێکاتەکان بێ، لە بەرژەوەندی مافی پێکاتەکان بێ و لە بەرژەوەندی بەشداریکردنی پێکاتەکان بێ لە پەرلەمانی کوردستان. زۆر باشە. جیا لەو هەوڵانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە یاساییەکانەوە دراوە بۆ بەرگریکردن لەم کەیسە، ئێوە خۆتان وەکو پێکاتەکان چیتان کردووە کاک ڕۆمیۆ؟ ئێمە ئەوەی لەسەر با بڵێن کە پەیوەست بێ بە نوێنەرانی پێکاتەکان، بە نوێنەرانی حەزب و لایەنە سیاسەکانی پێکاتەکان، ئێمە هەموو کاتێ لەو کۆبوونەوانەی کە پەیوەست بوون بەو بابەتە ئێمە ئامادەجی خۆمان هەبووەوە، ئێمە قسەی خۆمان کردووەوە، تێڕوانینی خۆشمان پێشکەش کردووە. ئەگەر کۆبوونەوەکان کاتی خۆی لە پەرلەمانی کوردستان بوو بێ، ئەگەر کۆبوونەوەکان لەگەڵ UN بوو بێ، لەگەڵ یونامی بوو بێ، لەگەڵ لایەنە سیاسیەکان بوو بێ، ئێمە هەموو کاتێ تێڕوانینی خۆمان خستووەتە ڕوو و داواکاریەکانی ئێمەش بە شێوەیەکی شەفافانە و ڕاستەوخۆ وتومانە کە ئەمە لە قازانجی پێکاتەکانە و بەڵام ئەگەر بە شێوەیەکی تربێ نەخێر، نەک بە سوودی پێکاتەکان نابێ، بەڵام بە زەرێری پێکاتەکان تەواو دەبێ و خودی مەسلەی کۆتا، سیستەمی کۆتا هەر بۆ ئەوە هاتووە بۆ ئەوەی پێکاتەکان ئەوانەی کە کەمن بە ژمارەوە بۆ ئەوەی بتوانن نوێنەرانی خۆیان بگەینە پەرلەمانی کوردستان، هەر بۆ ئەوە هاتووە بۆ پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە. ئەجینا کۆتا ئەگەر بۆ برانی کورد یاخود عەرەب وایە هیچ پێویستیان بە سیستەمی کۆتا نەبووە لەبەر زۆری ڕێژەی دانیشتوان. کەواتە ئەبێ هەموو ئەو لایەنانە ڕێز لەو کەمی دانیشتوانە بگرن کە پێکاتەکان لە ڕێگەی سیستەمی کۆتاوە هەوڵ دەدەن نوێنەرانی خۆیان بگەینە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق. زۆر باشە کاک ڕۆمیۆ، تا دادگا بڕیارەکەی نێوە، بڕیاری کۆتایی نێوە، هەرچەندە ئایدن معروف وەزیری پێکاتەکان ئاماژەی بۆ کردووە کە دادگای فیدراڵی بڕیاری کۆتایی دا و بڕیارەکەش ڕەنگە ئیلغاکردنەوەی کورسی تورکمانەکانی تێدا بێت یان لەخۆ گرتە بێت. بەڵام بۆ ئێوە شوەکو پێکاتی مەسیحی ئەگەر ئەم بڕیارەی دادگای فیدراڵی لە بەرژەوەندی ئێوەدا نەبوو، هەڵوێستی ئێوە دوای ئەوە چی دەبێت؟ بەڵێ بە تەئکید ئەبێ هەڵوێستێکی یەکگرتومان هەبێ. ئێمە سەرجەم حیزب و لایەنە سیاسەکانی گەلی کلدانی سریانی ئاشووری ئەبێ هەڵوێستێک بێت، نەک هەر حیزبە و هەڵوێستێکی جیاوازی هەبێ لە حیزبەکانی ترە. من پێم وایە ئەو کات دەتوانرێ لایەنی تورکمانی، لایەنی کلدانی سریانی ئاشووری، لایەنی ئەرمەنی هەمومان پێکەوە وەکو فشارێک بخرێتە سەر ئەم بڕیارە. بەداخەوە ئەم بڕیارەکە کە دەرەچێ بڕیارێکی قەتعیە، ینی مەجالی تەمیز و ئەم شتانەشی پێداچوونەوەشی تیانە. ئەمە شتێکی بەڕاستی شتێکی باش نییە بۆ پێکاتەکان ئەگەر بڕیارەکە لە بەرژەوەندی دژی بەرژەوەندی پێکاتەکان دەرچوو، بە تایبەتی خوشکوبرانی تورکمان و خوشکوبرانی ئەرمان. بەڵام بە تەئکید ئەبێ هەڵوێستێکی جددی و بەهێز و
یەکگرتوانەمان هەبێت. بۆ نمونە چه هەڵوێستێکی جددی و بەهێز یعنی ئەگەر وەکو نمونە بمان دەیت ئەوە پەناتان بۆ ناوەندەکانی با بڵێن نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان و وڵاتانی دنیا بردووە تا ئێستا پێم وابێت هێشتا کاریگەری لەسەر بڕیارەکەی دادگای فیدراڵی نەبووە دوای ئەوە یانی چی بۆ نمونە چیەکەن؟ ئێمە لەگەڵ سەرجەم من لە سەرەتادا وتم لەگەڵ بەجەنابێ بڵێم ئایا ئەگەری ئەوە هەیە وەکو پێکاتەکان موقاتعی هەڵبژاردن بکەن ئەمە یەکێکە بێ لە ئەگەرەکانتان؟ من پێم وایە یەکەمین بژاردە ئەبێ ئەوە بێ بەڵام حەقا سەرجەم لایەنەکان ڕێک بکەون ناکرێت چونکی ئەگەر لایەنێک لە دەرەوەی ئەم یەکبوونە یاخود تەجەموع بێ هەڵوێستەکە زەعیف دەبێ. من پێم وایە ئەگەر هەموو پێکاتەکان هەرسێ پێکاتەکان پێکەوە هەڵوێستێکی جددیانە هەبێ و داوا لە کۆمەڵگای نێودەوڵەتیش بکەن کە ئەمە زوڵمێکە دژی پێکاتەکان کراوە لەوانەیە سوودی هەبێت. زۆر باشە ئاماژە بۆ کرد کە بڕیاری دادگای فیدراڵی تانەی لێ نادرێت بەڵام سەرۆکۆمار دەتوانێت کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبێ و ڕەتی بکاتەوە. پێتان وایە سەرۆکۆماری عێراق ئەم کارە بکات یان ئێوە هیچ داوایەکی لەو شێوەیەتانە بێت؟ من پێم وایە سەرۆکۆماری عێراق سەرۆکۆماری هەر هەمومانەوە ئەبێ خۆشی باش دەزانێت کە سەرۆکۆماری هەموو پێکاتە نەتۆی و ئاینەکانی هەرێمی کوردستان و عێراقا ئەبێ هەر بڕیارێک هەر هەوڵێکی بەو ئاقارە بڕوا کە لە بەرژەوەندی پێکاتەکاندا بێت. بەڵێ ڕۆمیۆ هەکاری سکرتێری گشتی پارتی بەیت نەهرین زۆر سپاس بۆ بەڕێستان کە لەگەڵمان.